ئاکار هیوە ئەو قوتابیەیە کە لە تەمەنی 14 ساڵیدا بەهۆی لاوازبوونی تۆڕی چاوەکانی سۆمایی چاوەکانی لەدەستداوە. سەرەڕای لە دەستدانی بینای چاوەکانیشی کۆڵی نەداوە بۆ تەواوکردنی قۆناغەکانی خوێندنی و توانیوێتی بەبێ دواکەوتن قۆناغەکانی بنەڕەتی و دواناوەندی و ئامادەیی بەسەر کەوتووی تەواو بکات. لە پۆلی 12 نمرەی 97.33 بەدەستهێناوە و ئاکار هیوا بەدەستهێنانی ئەو نمرە بەرزەی پۆلی 12 بۆ ڕیکۆردەکەی دەگەڕێنێتەوە کە بە بەردەوامی وەکو مامۆستایەک بووە بۆی. قوتابی هەر کاتەگاتە پۆلی 12 بێگومان دەبێت هەدەفێکی هەبێ ئامانجێکی هەبێ و ئامانجەش بێگومان بەبێ مادووبم بە هیچ شوێک نایەتە دی. ئەمنش بەدەرنیم لەو قوتابیانش و ئەمنش زۆر هەوڵم داوە کە نمرەیەکی زۆر بەرز بێنم و هەوڵشمدا ماندووش بووم ئازارشم چێشت بەڵام الحەمدوللا لە کۆتاییدا هەر گەیشتم بە ئامانجەکەی خۆم. لە کۆتاییەکان کاتی خەوم زۆرکەم بووە یعنی دەگەیشتە نزیک 20-22 ساعتش زۆر یعنی حتا وات جارێک وای لێ هات چەندین زار وای لێ دەهات کە مێشکم جامی دەکرد یعنی دەبات تەنها 10 خولەک 15 خولەک چاوم گەرم دەکرێت تا ڕیفرێش مێشکم ڕفرێش بێتەوە جینا کاتی خەوم نەبوو چکەوانەکان زۆر قەڵەباڵە بوو پێرانە دەگەیشتم. ئاکار هیوا جگە لە هەوڵ و تێکۆشانە بەردەوامەکانی خۆی بۆ سەرکەوتن لە قۆناغەکانی خوێندن باوکو دایکیشی زۆر یارمەتی دەری بوونە و بەردەوام کۆششیان پێکردو و هەمیشە لە خەمی دابوونە بۆ ئەوەی ماندووبوونی ڕۆڵەکەیان بە فیڕۆ نەچێت. بە دوو طریقە سعی دەکرد. طریقەیان لە ڕێگەی ئەو ڕیکۆردەر و مسەجلەی کە لە یەکێتی نابینایان بۆیان دابین کردبوو تەواوی دەرسەکانی تیا تۆمار کرابوو بەڵام چونکە ئەوە بە هیچ فۆن بوو لە گوێی بوو گوێی زۆر ماندوو دەبوو بڵێن جگە لە عەرەبی و ئینگلیزی دەرسەکانی دیکە خێزانم پێی دەگوت داچی عەرەبی و ئینگلیزیش خۆم پێم دەگوت ئەو کاتانێک کە بە مسەجل نەبووە. ئیستیعابی ئاکار ئەگە بڵێم غێر تەبیعیە ینی زۆر بە قووەت ئیستیعاب دەکات ینی لەگەڵ یەکەم خوێندنەوەی لەبەری دەکات بەڵام ئەو چووکە چاوی لە دەرەجەی تەواو بوو بەڕاستی ئێستاژ ئەگەر یەک دووشتی تەکنیکی نێ بە دەرەجەکانی زۆر لەوەی ئێستاش زیاتر دەبوو. کاتی نان خواردن دەستی هەڵدەگرتنە هەر دەرسی دەکرد هەموو کاتەکان وڵی زۆر لەگەڵی ماندوو بوو شێوازی خوێنەکەی ئەو وڵی جا من بۆم دەخوێندەوە ئەوش لەبەری دەکرد و زۆر دڵخۆشم سوپاسی خوای گەورە دەکەم الحەمدوللیلا لە فەزلی خوای گەورەوە بوو کە ئەو دەرەجە باشەی هێنا. هەمووی بەس بە مێشک دەرخی کردووە بەڕاستی هەستێکی زۆر خۆشمان هەبوو پێگەیشت و زۆر حەمد و سوپاسی خوامان کرد لەخوا بە زیاد بێ کە ئەم پیاوە ماندووبوونەکەی بەزایە نەڕۆیی کە شەو و ڕۆژ بەستە زمانە وڵایی دەیگوتدایە دەدە قەدەنوم خێرا هەڵمس لە دەدا قەزیاتر شەوێ. بەدەستهێنانی ئەو نمرە بەرزەی ئاکار هیوا ئەوە دەسەلمێنێت ئەگەر بێت و حکوومەتی هەرێم گرنگی بەکەم ئەندامان بدات ئەوانیش لە ڕووی ئاستی زیرەکی هیچیان لە چین و توێژەکانی تری کۆمەلگا کەمتر نییە بەڵکو بەشێکیان ئاستی زیرەکیان لە مرۆڤی ئاسایی زیاترە و خاوەنی چەندین داهێنانن. سەرەڕای لە دەستدانی چاوەکانی کاکە ئاکاری تەمەن 18 ساڵ توانیوێتی بە هەوڵ و تێکۆشانێکی زۆر نمرەیەکی بەرز لە ژوورێکی سادەدا بەدەست بێنێتن. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.